زانیان ئەم تعریفیان کردو هەر هێناوێتی ئیمامی حەجاوی ڕەضا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێت وكن عالما أن الذنوب جميعها بكبرى وصغرى قسمت في المجود أفرمي الزانا بوتيبقى همو تاوانا كان بقورو بچوكوا لدينكي خواي پروردگار هموي هاتو باس كراوا فما فيه حد في الدنا أو توعد بأخرى فسم كبرى على نص أحمد أفرمي هر تاوانك لشرع خواي پروردگار دا حدی بۆ دانرابوو لە ژیانی دنیا واتە ئەوەی ئەو تاوانە بکە سەد جەڵدی لێ ئەدرێت ئەوەی ئەو تاوانە بکە بەردباران ئەکرێت ئەوەی ئەو تاوانە بکە ئەکوژرێت هەر تاوانێ لە ژیانی دنیا حدی بۆ دانرابوو واتە عقوبەی بۆ دانرابوو ئەوە تاوانی گەورەیە ئەو تەوەعد بأخرى یا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڕەشەی لێ کرد بێت فەرموو بێتی ئەوەی ئەوە بکە ئەوە ئەچێتە ئاگرۆ ئەوەی ئەوە بکە ئەوە خوا لە جەهەنەم ئاوا سزای ئەدا مادەم هەڕەشەی جەهەنەمی لێ کرابێ ئەوەش تاوانی گەورەیە بەڵێ برا عەزیزەکانم وزاد حفيد المجد أوجى وعيده بنف للإيمان ولعن مبعد ئەفەرموون چی زانایان هەر شتێکیش پێغەمبەر صلی الله عليه وسلم نەفی ئیمانی لێ کردبێ واتە فەرموو بێتی لا ئیمانە لمن لا ئەمانەتە لەه ئیمانی نییە ئەو کەسەی کە ئەمانەت نەپارێزێ یا فەرموو بێتی لا يؤمن إيمان ناهێنن حتى ئەوەتان نەبێت و ئەوەتان نەبێت و ئەوەتان نەبێت هەر شتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەفی ئیمانی لێ کردبێت ئیمانی لە خاوەنەکەی دەرهێنابێت هەڕەشەی لێ کرد بێ بۆی کە فەرموو بێتی ئیمانی نییە ئەوە تاوانی گەورەیە نا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ تاوانی بچووک نەفی ئیمان ناکات یاخود ولعن مبعدی خاڵێکی تر علامەتێکی تر بۆ ئەوەی تاوانی گەورە بناسینەوە لعنەتی لەبارەوە هاتبێت واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لێ کردبێ لعنەتی لە هەر شتێک کردبێ ئەو شتە تاوانی گەورەیە هەنا پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەت لە شتێک ناکات تاوانی بچووک بێت با بزانین چییە